لەم تەورەیەدا باس لە یەکێک لەو بابەتانە دەکەین کە ئێستا زۆرێک لە گەنجان ڕویان تێکردووە خۆت بە گشتی هاوڵاتیان ئەویش بابەتی ئەسب سواری و ورزشی ئەسب سواریە. ینی پێشتر ڕەنگە لە کۆنا زیاتر گرنگی درابێت بەمە، بەڵام ئێستا خۆشبەختانە خەریکە گەنجان ڕوو دەکەنەوە لەبەرەوەی کە کەشێکی تایبەتی هەیە و بە تایبەتیش کاتێک دەچیتە سروشتەوە و ئەم ورزشە ئەنجام دەدەی. چەندین شوێنیش هەن کە ئێستا بەڕووی خەڵکدا کراون بۆی کە بتوانیت سەردانیان بکەیت و ئەسب سواری ئەنجام بدەیت. بەمە بەسەش ئەمڕۆ میوانداری بەڕێز بڕوا بوو بەکر ساڵحمان کردووە ڕاهێنەری ئەسب سواری کە ڕاستەوە خۆ لە مەیدانی ئەسب سواریەوە لەگەڵمانایە. کاک بڕوا سڵای خوات لێ بۆم کاتت باش، سپاس بۆ دەرفەتە. باسێکمان لەو بۆ بکەی لە ئێستادا تا چەندێک ئەسب سواری باوە لەناو هاوڵاتیاندا و ڕوو دەکرێتە مەیدانەکان. بەڵێ سڵای خواتان لێبێ، هیوان باش سەلامەتیە بۆ ئێوە بەڕێز و بینەرانی بەڕێز. وەرشی ئەسب سواری لەم چەند ساڵینی داهاتوودا بە شێوازێکی زۆر بەرچاو کرانەوەی بەڕوودا کراوەتەوە و خەڵکی لە گەنجان لە تەمەنە جیاوازەکان بە شێوازێکی بەرچاو ڕویان کردوتە وەرشی ئەسب سواری. تەمان ئەسب سواری وەکو معلومی بەڕێستانە سوود و قازانج و ئیسفادەی زۆر هەیە بۆ ئەو کەسانی کە بیانەوە وەرشی ئەسب سواری بکەن، بە تایبەتی بۆ لایەنی دەرونی ئەو کەسانی کە کێشەی دەرونیان هەیە. دکتۆرە بەڕێزەکان زۆر جار وەسەتیەوەکەن کە ئەو کەسانەی کێشەی دەرونیان هەیە بچن لەگەڵ ئاژەڵێکدا، بە تایبەتی ئاژەڵێکی وەکو ئەسب بتوان مامەڵەی لەگەڵا بکەن کە زۆر سوودی ئەبێ بۆ ڕێکخستن کێشە دەرونیەکان. و هەروەها سوود و قازانجی زۆر هەیە بۆ لایەنی جەسەدی و لاشەی مرۆڤ کە سوودەکانی بۆ نمونە یەکێک لە دیارترین سوودەکانی بۆ کەسانی کە کێشەی فەقەرات و پشت و سمتوڕانیان هەیە وەرشی ئەسب سواری زۆر سوودی هەیە بۆ کەسانە. و هەروکو بەڕێزت فەرمووت ئەسب سواری لە دێر زەمانەوە هەر هەبووە لەگەڵ بوونی مرۆڤایەتیە ئەسب بەکار هاتووە و سوودی نەبین هەر سەردەما بۆ شتێکی جیاواز. لەم ساڵانەی کۆتاییدا کە ئەسب سواری هاتوۆتە ناو بازنەی وەرزشە و بۆ چەند وەرزشێکی جیاواز بەکاردێت، بۆ نمونە بۆ سیباق بەکاردێت یاخود بۆ بازدان بە سەرماوەنیعەکانە بەکاردێت. ئەمانە کە لە وەرشە هەرە باوەکانی جیهان و کە لە ئۆڵمپیاتا دەوراتیان بۆ کرێتەوە و گرنگی پێدرێت. زۆر باشە کاک بڕوا، ئەمیشە بەردەوام لە گوند و شوێنەکانە، ینی شوێنێکی لە باترە بۆ ئەسب سواری و ئەو بابەتانە. بۆم لە پارێزگەکاندا ئێستا شوێنی وامان هەیە کە بتوانن گەنجان ئەسب سواری تێدا بکەن، غاری ئەسپی تێدا بکەن لە شوێنی وا ینی هەیە لە ناو شارەکاندا؟ بەڵێ هەڵبەتە وەرشی ئەسب سواری جیاواز لە وەرشەکانی تر پێویستی بە شوێنێکی زۆر تایبەتە، پێویستی بەوەیە کە ئەو شوێنی کە ئەسب سواری تیاکەی ئەرزەکەی نەرم بێت و چەند شێوازێک هەیە بە تایبەتی لە شاری خۆمان. بەڵێ خۆشبەختانە چەند ناوەندێکی ئەسب سواری هەن لە سلێمانیا کە گرنگیان بەوە داوە بتوان ئەسپەکان بەرنە دەرەوەی پەرژین، چونکە عادەتەن ئەوەندەی کە هەبوو بیستمانە و بینیومانە ئەسب سواری زیاتر لە سنوورێکی دیاری کراوە یاخود لە حەلەبەیەکی داخراوە. بەڵام ئێستا زۆر بە ئەو ناوەندانە هەیەە گروپاتیان هەیە کە ئەچنە دەرەوەی پەرژین بۆ شوێنە زۆر جیاوازەکان بگرە. هەندێکیان ئەتوان ئەسپەکان بەرنە دەرەوە بۆ دەرەوەی شارکە وەکو ئەڵێ ئەجهیزەی تایبەتی خۆیان هەیە کە کەرەڤانەیە ئەسپەکانە خەنە کەرەڤانە و ئەیان بەنە دەرەوەی شار بۆ نزیکی ئەو ئاوانەی کە هەن وەکو بنونە بەحری دوکان بۆ چەند شوێنێکی تر کە ئەسپەکان دوورەخەنەوە لەوێ سواری پێەکەن. زۆر باشەوە سەبڕۆ جاران یانی ئەگەر کەسێک ئەسب سواری باش بزانانی پێیانەوت سوار چاگیانی بەڕاستی بۆ خۆی ئەسب سواریش هوەرە، ینی هەموو کەسێک نایزانە ئەبێ فێر ببێ. شازەکانی فێربوون و ڕاهێنان چۆنە لە بواری ئەسب سواریە؟ بەڵێ تەمان وەکو بەڕێزت فەرمووت ئەو کەسی کە ئەسب سوارە پێوترێ شاسوار یاخود پێوترێ سوار چاک، بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەو کەسانی کە ئەچنە سەر پشتی ئەسب تەنها و تەنهاوە ئازانن ئەسب سواری هەر ئەوەیە خۆت بگری بەسەر ئەسپەکەەوە نەکەی دەخوارەوە. نەخێر بە حکمی ئەوەی تۆ مامەڵە لەگەڵ جاندارێکاکەی کە پێکاتوە لە هەست و سۆز و شعور و وەکو ئەڵێ لە هاوشێوەی هەموو جاندارەکانی تر لە گۆشت و ئێسقان پێکاتوە. هەندێک هەیە وا ئەزانێت سوار ئالەتێک بووە یاخود سواری بە وەک چۆن بڵێ ماتۆڕێکە کات هیچ ڕەحم و سۆزی نییە بەرامبەر بە ئەسپەکە. ئەم ئەسپانە شێواز و طبیعەتیان جیاوازە. ئەسپی وامان هەیە کە طبعی لە ئەسپێکی تر جیاوازە، ئەم بۆ نمونە فێر بووە بە ئەسپێک سواری بکات کاتێک کە سواری ئەسپێکی ترە بێت بەبێ ئەوەی شارەزا بێت لە طبیعەتی ئەسپەکە، بەبێ ئەوەی بزانێت دەستوری سواری چییە. هەڵبەتە ئەم ئەسب سواریە کۆمەڵی یاسا و ڕوڵ و قەوانین هەیە کە پێویستە ڕەچاو بکرێت
کۆمەڵەشت هەیە ستاندەردن بەڵام کۆمەڵەشت هەیە گۆڕانکاری بەسەرادێ بە پێی ئەسپێک بۆ ئەسپێکی تر جا بەداخەوە زۆربەی کەسانەی کە سواری ئەەکەن پێویستە خۆیان شارەزا بکەن لە دەستورەکانی ئەسپ سواری پاشان بێن ئەسپ سواری بکەن کاک بڕوا ئەو ئەسپەی لە پشتەوەیە نازانم ماخۆلانێت یاریێت و ئەڕوا ئەمە بۆ ئاواکات وەڵا قوربان ئەوە ماینە طبعا ئەم ئاژەڵا بەگشتی پێی ئەوترێ ئەسب بە میەکەی ئەوترێ ماین بە نێرەکەی ئەوترێ ئەسب ئەمە بەچکەی هەیە بە بەچکەکەی ئەوترێن نۆما بەچەکەیمان لە ژوورێکی تر داناوە جا بۆیە ئەوە دڵی لای بەشکەکەیەتی بۆیە زۆر ئەژوڵێ و چای بۆ گەڕێ بزانم سەلامەتە یاخود بۆچی جیاتان کردوونەتەوە وڵی هێنامانەت ئێرە لە بەرەوەی کە ئەم ژوورە ژوورێکی فراوان و خۆشترە بۆ ئەم هەندێک جار پێویستەکە بۆ ئەوەی باشتر ئیسفادە لە خواردنەکەی بکە پێویست هەندێک جار جای بکەیتەوە چکە وەکو معلومە بەچکە شیری دایکی ئەخوات ئەگەر بەردەوامیش بەچکەکە شیری داکەکەی بخوا ئەم دایکە لاوازە بێ بێهێزە بێ هەندێک جار تووشی زۆعفە بێ هەندێک جار تووشی نەخۆشی بێ بە بەرنامە کاتی ئالیک پێدان و خواردنەکانیان جای بکەیتەوە و بەرنامەی بۆ دانی ئەوش لە تەمەنی دیاریکراوە نابێ بۆ نمونە هەر لە سەرەتاوە تۆ بەچکەکەی لێ جاکەیتەوە بە پێی بەرنامە و بە پێی شارەزابوون لە تەبعی ماینەکە کاک بڕوا گرنگ کردوتت هەنێک شوێن هەیە داخراویان هەنە شوێن هەیە کراوە پێم وایە بێ ئەسپەکانیش لەوانەیە ئەو شوێنە کراوانەیان پێخۆش بێ بە ئارەزوی خۆی تاوبات و بڕات ینی لەوەی کە شوێنێکی تۆزە داخراوە هەر لە چوارچوی خۆیان بسوورێتەوە بەڵێ بێگومان بۆ ئەوەی ئەسپەکانیش وەکو ئەڵێ بێتاقەتی خۆیان دەرکەن و زۆر هەر لە سنوورێکی دیاریکراوە نەسوڕێنەوە زیاتر پێیان خۆشە کەشی دەرەوە ببین و شوێنە جیاوازەکان ببین بیان بیتە دەرەوە ڕاستە ئەگەر کەسێک بێت بە تەواتی فێری سبسواری بێت چەندێک کاتی ئەوێ پێی ئەچەیە خۆت ئەوە تا بەماوەیەکی کەم تۆ توانی دەست و پەنجە نەرمکەی لەگەڵ ئەسب سواریە بەڵێ وڵاهی بۆ کەسێک کە بێ بگاتە ئاستێکی وەکو ئەڵێن ئاستێکی واکە زۆر بە شێوازێکی ئاسایی بتوانێت خۆی بگرێ بەسەر ئەسپەکە و دەستورەکان فێر بێەوە شێوازی فێربوونی دەستەکان هەر دەستورەکان بە شێوازی نەزەری ئەتوانین بۆن لە چەند ڕۆژێکە پێی بڵێن شێوازی بۆن بەستنی زین و بەستنی لغا و شێوازی وەک چۆنەڵێ گونجاندنی زین و لغاو لەگەڵ ئەسپەکەدا ئەوانە بە چەند دەرسێکی نەزەری ئەتوانین پێی بڵێن بەڵام شێوازی عملیەکەی ئەویان ناتوانین حکم بین بەتەواتی چکە کەوتۆتەوە سەر ئاستی وەکوڵە توانای کەسەکە کەسی وامان هەیە زۆر وەکو ئەڵێ بە شەوقا بۆ یاریەکە ینی زۆر بە شێوازێکی زووی ئەتوانێت فێر ببێ وەرزشەکە فێر بێ بە حکمیەوەی کە زۆر حەزی بۆی هەیە یاخود زۆر لە شەولاری لەبارە بۆ ئەوەی کە ئەم وەرزشە بکە هەندێک کەسیشمان هەیە نەخێر زۆر کەسمان هەیە بە تایبەتی لە خانمانە زۆر جار لە ئەترسن لە ئاژەڵەکە جار ئێمە وەکوڵە ستێپی یەکەم محاولی ئەویان لەگەڵەکەین تاوکو بتوان نزیک بنەوە لە ئاژەڵەکە بتوان دەست بێن بە ملیا بتوان لەگەڵ یا وەکوڵە ئولفەتێک پیاکەن ئەمانە بەڕاستی تۆزێک قورسن شێوازی فێربوونیان تۆزێک بە تایبەتی ئاستی یەکەم تاوەکو ئاستی یەکەم تێپەڕێن تۆزێ سەختە بەڵام لە دوای ئەوە هەر ئەوەندە چوونە سەر پشتی ئەسپەکە و فێربوون شێوازی ڕۆشنەکانی ئیتر لە دوای ئەوە ئاسانە بێ شاڵە کاک بڕوا هەمیشە بەردەوام ئەوانەی کە خاوەنی ئەسپن وە ژیانێکی زۆریان لەگەڵ ئەسبدا بەڕێ کردو پێ باز لەوە دەکەن کە ژیانیان لەگەڵ خاوەنەکەی کۆمەڵێک تایبەتمەندی زۆر جیاوازی هەیە خاوەنەکەی ئەناسێتەوە خۆشەویستێکی تایبەتی هەیە بۆ خاوەنەکەی هەندێک جار زۆر پێی خۆشە زۆر مرتاحە بووی کە خاوەنەکەی مەسەلەن ڕاهێنانی پێ بکە یاخود ئەسپەکە تاوبات بڕوات ئەمە تا چەند چۆنچۆنی ئەگەر کەمێک باز لەومان بۆ بکەیت گومان سەرەتا ئەسب ئەم ئاژەڵەیە کە زۆر بەزووی ئولفەت لەگەڵ مرۆڤ پیاکات ئاژەڵێکە خاوەنی ذەکایە کە خاوەنی زیرەکیەکە کە بە ئاسانی خاوەنەکەی خۆی ئەناسێتەوە سەرەتا ماژەڵە کە تەمەنی چووە تەمەنی 2 ساڵی پێویستەکە سوارێک سوارچاکێک کە کەسێک شارەزایە لە طبیعەتەکانی ئەسب لە تەکنیکەکانی سواربوون ئەبێ ئەم ئەسپە فێری سواری بکە لە شێوازی بەستنی لغا و زین و هەڵس و کەوت پێکردن و وەستانەوەی ئەسپەکە و پێچ پێکردنەوە و ئەو شتانی کە پێویستە ینی ئەو تعاملانی کە پێویستە لەگەڵ ئەسب بەکاری بێنی ئەبێ سوارێک فێری ئەم شتانی بکە ئەم پرۆسێ تقریبان 3 مانگی پێچێت 3 مانگ بەرەو سەرەوە زیاتری پێچێت تاوەکو ئەم ئەسپە فێری ئیعازی لغاوە بێ فێری وەستانە بێ فێری ڕۆشنە بێت فێری ئەوە بێ کە ئەم سواری کە لەسەر پشتێتی چی شتێکی لێ ئەوێت بەڵێ ئەم ئەسپە بەچی وەکو ئەڵێ بەچی دەستێک فێر بێ لەگەڵ چ ڕاهێنەرێکە فێر بێت زیاتر پێی خۆش ئەو ڕاهێنەرە لەگەڵی بێت چکە
ئەم ئەسپە پێی ئەچێت تاوەکو چەند ئیعازێکی جیاواز وەرگێ ئەم ئەسپە تووشی کێشە ئەبێت هەندێک جار سواریەکەی تێکەچێت جا بۆیە ئەسب بەگشتی وای پێخۆشە کە ئەو ڕاهێنەرەی سەرەتا ڕاهێنانی پێەکە هەر بەردەوام لەگەڵ ئەودا بێت چکە لەسەر یەک ڕتم بەردەوام ئەبێ فێری ئەوە نابێت کە چەند ئیعازێکی جیاوازی بۆ بچێ و وەکوڵێ چەند دەستێک بکات ئەو کاتە ئەسپەکە معڕەزە بۆ ئەوەی کە تێکچێت سوارەکەی تێکچێت زۆر جار بێزارە بێ لە سواری زۆر جار کێشە دروستەکە بۆ سوارەکە بەڵێ باز لەوە دەکرێت دەڵێن ئەسب دەزانێت ئەوەی کەسێک کە سواری دەبێت ئەسب سوارە یان ئەسب سوارنیان لێ زانێ یەکسەر بە ڕۆشنەکە زانێت کەم کەسە نازانێت ڕاستە بێگومان هەندێک لە ئەسپەکان توانای ئەویان هەیە کە کاتێک ئەو کەسێک کە لەسەر پشتێتی ئەزانێت مستەوای سوارەکەی چۆنە جا هەندێک ئەسپمان هەیە دوو لە ڕووی بەڕێسان و بینەران زۆر نالەدار ئەزانێت کاتی ئەو کەسێکە لەسەر پشتێتی سواری نازانێت بۆیە بۆ فرستێکی گەڕەکە بیخاتە خوار و نەجاتی بێ هەندێکیشمانەی نەخێر بە پێچەوانەوە لە ئەسپە ڕەسەنەکانن لە ئەسپە زۆر چاکەکانن کە بزانێ ئەو کەسێکە لەسەر پشتێتی زۆر بەدڵ سۆزانە بۆ نمونە بزانێت کەسێکی سەر پشتی سواری نازانێت یاخود مناڵە یاخود کەسێکە کە ئاسی سواری باش نییە زۆر بە نەرمونیانانە زۆر بە شێوازێکی واکە هەوڵیانەی خاتە خوارەوە پارێزگاری لێ بکات. زۆر باشە باسی جۆرەکانی ئەسبمان بۆ بکە کامیان زیاتر لە ئێستادا لە مەیدانەکانی ئەسبدا هەن و ئایا ئێمە ئەسپی کوردیمان هەیە کە ئەسبی پێکرێ خۆت ئەوە تا ئەوانەی کە دەهێنرێن هەمویان هی دەرەوەن. بەڵێ خۆی لە جیهاندا بە زۆری زیاتر لە 300 جۆر ئەسپمان هەیە بەڵام لە کوردستانی خۆمان بەگشتی ئەسپی عەرەبی و ئەسپی کوردی یاخود ئەسپی تورکی و ئەسپی ئینگلیزی ئەم جۆرە ئەسپانە هەن کە بەکاردێن بۆ ئەسپ سواری هەریەکە و لایانی باشی و خراپی خۆی هەیە بۆ نمونە ئەسپی عەرەبی ئێستا لە هەموو جیهانە لە ڕیزبەندی ئەسپە هەرە باشەکانی جیهانە ئەسپی عەرەبی بەوە جاکرێتەوە کە خاوەنی هێز و توانایەکی زۆر باشە و لاشەولارێکی زۆر جوانی هەیە شێوازی ڕۆشنێکی زۆر جوانی هەیە ئەم ئەسپانە ئەسپی عەرەبی چەند جۆرێکمان هەیە زۆری عەرەبی جمالەیە خاوەنی جوانیە کەمتر بۆ سواری بەکاردێن زیاتر بۆ عەرزکردن و پیشاندان و بۆ مسابقەی هەڵبژاردننی جوانترین ئەسپەکان بەکاردێن بەڵام هەر لە ئەسپی عەرەبی ڕەچەڵێکی جیاوازمان هەیە کە وەکو ئەڵێ جینەتیکیان گۆڕانکاری بەسەرادووە کە بۆ سواری بەکاردێن خاوەنی قووەتێک و خاوەنی لیاقەیەکی زۆر باشن بەڵام لە کوردستانی خۆمان جۆرە ئەسپێک بەنای ئەسپی کوردی کە زۆر ڕەواجی هەیە چکە ئێمە میلەتی کورد دەستورێکی تایبەتی خۆمانین بە ئەسپ سواری کە لە کوردەواری پێوتراوە مەیدان کاتێکە یەکێک بە یەکێک ئەڵێ وەرە مەیدان پێشتر وا بووە کە چەند سوارێک کە ویستی بێتیان کێبڕکێ بکەن بۆنە لە دوو گروپ هەرێکی سوارێک هاتوتە مەیدان مەیدانێک دیاری کراوە لە دوو خاڵات پێویستە ئەم دوو سوارە ئەسپەکەی خۆیان بەرنە سەری خاڵەکە و بهێننەوە هەر کامێکیان لە سوارەکان کە لە نقطەکە دەرنەچێ لە خاڵەکە دەرنەچێ و بتوانن بەشان یەکەوە بێن و بڕۆن یاخود زۆر جار یاری ئەوە کراوە کە بتوانن کڵاوی یەکتر بەرن ئەم یاریانە کراون بۆیە میلەتی کوردی خۆمان ئەو ئەسپەی بەکار هێناوە کە بە زوویی توانیوێتی ئیعازی سوارەکەی وەرگێ یاخود خاوەنی نەفەسێکی زۆر بەهێزە ئەسپی کوردی بەوە ئەناسرێتەوە کە خاوەنی ملێکی ئەستورە چاوەکانی گەورن کونەلووتەکانی گەورن بینی دەستەکانی پانن وە کەفەڵیان بەرزە ئەمانە کۆمەڵی مواصفات لە ئەسپی کوردیە هەیە چکە کوردستانی خۆمان ناوچەیەکی شاخاویە کوردستانی خۆمان ناوچەیەکی شاخاویە بۆیە هەڵکەوتی ئەسپەکانیشمانوان کە بەرگەی سەختی و بەرگەی ناڕەحەتی و هەندێک جار بەرگەی بەرزی و شوێنی بەرز و نشێوی ئەوانە ئاگرن جا بۆیە ئەسپی کوردی زیاتر خواستی لەسرە بە هۆکاریەوەی کە گونجاوە بۆ کەشەکەی خۆمان بۆ خۆیان کاک بڕە هەر لە پشتەوە بێ بە دەورتە هەر وەک بە ئاشکرا داوای شتێکت لێەکە وەڵاهی ناڵێمەوە پێشتر ئازمکردنەوە بەچەکەیمانە جیا کردوێتەوە تەمان خاوەنی ڕەحمێکن بۆ بەشکەکەیان هەتاوەکو ئەوەکوڵە نێتەوە بەلای خۆیان ئیدارە ناکاو ناسرێت دەتخوا دوای بەرنامەکە تۆزێبا لە لای بێ بەچکەکەی سەلامەتە هیچ ترسێکی نییە زۆر سەلامەتە بێخەم بن کاک بڕوا لە کوردستان هیچ جۆرە پێشبڕکێ یاخود ئۆلمپیاتێک هەیە بەو پێی کێسە بەرەو پێشچوونێکی بەخۆ بینیوە زۆر شوێن هەیە کە سواری تێدا دەکرێت یان ئەوە تا هێشتا ماومانە بۆ ئەم جۆرە پێشبڕکیانە ڕاستیەکەی لە شاری هەولێر کە شوێنی زۆر وەکوڵێ تایبەت هەیە بۆ ئەسپ سواری کە ساڵانە هەندێک جار ئۆلمپیاتی لەکرێتەوە بەڵێ لەوێ یاری ئەکادمیە عالمیەکان لەوێ ئەنجام ئەدرێ وەکو بۆ نمونە بازان بەسەر مەوانیع یاخود یاری تاعن هەیە ئەوەی کە ڕمەکەیان بەدەستەوەی و
شتێک هەیە پێی هەڵەگرنەوە لە ئەرزەکە یاخود سیباق ئەوانە لە شاری هەولێر ئەنجام بدرێت بەڵام لە شاری سلێمانی بەداخەوە تاوەکو ئێستا هیچ یاریەک لە یارە ئۆلۆمپیەکان لە یارە جیهانیەکان تاسە لە سلێمانی ئەنجام نەدراوە ئەوەی کە هەیە لە سنووری سلێمانی دەوروبەری تەنها ڕێخستنی فیستیڤالە لەلایەن کەسایەتیەکانەوە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆیان کە هەڵەسن بە ڕێخستنی فیستیڤالە کۆکردنەوەی سوارەکانی کوردستان بۆ زیاتر لێک نزیک بوونەوە و ناساندنی کەسەکان و هەروەها پیشاندانی توانای خۆیان چونکە سوارچاکی زۆر چاکمان هەیە لە کوردستانە بەڵام بەداخەوە گرنگی بە پەرەی پێ نەدراوە گرنگی بە بەهرەکەی نەدراوە ناچار ئێمە خۆمان لە ناو خۆماندا کە فیستیڤاڵ ڕێکە خەین ساڵانە لەسەر ئەرکی بوون کەسێکی دیاریکراو کە سوارەکان کۆکاتەوە ماوەی ڕۆژێک لە شوێنەکە شوێنێکی دیاریکراو شوێنێک دیاریەکەین کە لەوێ ئەو دەستورانەی ئەو شێوازە سوارانی کە میلەتی کورد ئەنجامی داوە هەر لە کۆنەوە ئێمە ئەو شێوازە بەکاردێنین و ئەنجامی ئەدەین ئەو فیستیڤاڵی کە مەیانی تا ئەنینەوە مەیان بۆ ئەسپەکان دیاریەکەین دوو سوارەکانە چنە ناو مەدانەوە کۆمەڵی پیا و ماقۆڵ کۆمەڵی ڕیشسپی بانگەکەین کە دێن هەڵسەنگاندن هەم بۆ سوارەکان هەم بۆ ئەسپەکانەکەن جا سوارێک لای ئێمە مەرغوبە کە پیا و ماقۆڵ و ڕیشسپیەکان وەکوڵێ ئۆکەی بۆ بکەن کاک بڕوا نرخەکان چۆنیە ئۆتۆزانین لە ڕێمی کوردستان هەموو شتێک گران بووە مەش ئەسپیشی گرتووەتەوە کە نرخەکەی بەرزبوو بێتەوە بەڵێ بێگومان بەڵێ نرخی ئەسب یەکێکە لەو شتانەی کە نرخی دیاریکراو نییە چکە جاریوا هەیە ئەسپێک نرخەکەی ئەچێتە پارەیەکی زۆر خەیاڵی بۆچی لەبەرەوەی کە لە دڵی خاوەنەکەی زۆر شیرنە بگرە ئەسپی وا هەیە بە هیچ پارەیەک نافرۆشێت تەنانەت خاوەنەکەی کە وەکۆڵێ زۆر ڕووزی زۆر گەورەیان خسۆتە بەردەستی بەڵام لەبەر خۆشەویستی بۆ ئاژەڵەکەی چکە ئەم ئاژەڵە جیاوازی هەیە لەگەڵ هەر شتێک کە تۆ هەدبێت ئەمە چکە هەست و سۆزی هەیە شعوری هەیە یعنی زۆر جار تۆ لەبەرەوەی لەگەڵ شتێکی زیندووە مامەڵاکەی ناتوانانی بوونەوەکو ئامێرێکی گواستنەوەکو سارێک یا خو شتێکی تر لە دەست بێت و بتوانانی بفرۆشیت بۆیە نرخەکانی دیاریکراو نییە جاریوا هەیە ئەسپێک لە دڵی خاوەنەکەیە نرخێکی زۆر ئەژی بۆیە ینی لە دەستی نابێتەوە بیفرۆ ڕاهێنانمەکە زۆرێک لە سوارچاکان کە ئەسپی زۆر بەڵێ فەرم بەردام بە و باسمان لەوە بۆ بکەی نرخی ڕاهێنانەکان چۆنن بەڵێ نرخی ڕاهێنانەکان بە زۆری ئەو ڕاهێنانەی کە ئەکادیمین زیاتر و کەسانی کە بەشداریکەن بۆ ماوەی مانگێک تقریبان 8 جەلسە بۆ 10 جەلسە ئەسب سواریەکەن نرخەکەی تقریبان شێتە $150 و نرخی چوونە دەرەوەی بۆ من ئەسپەکانیش بۆ هەر کاتژمێرێک 25,000 بۆ 20,000 کاکوڕا هەر بۆ بینەرانی ژێوە شوێنەکەتان لەکوێیە بۆی کە ئەکانێک دیانەوێت بێن بۆ لاتان و حەزیان لێبێ ئەو وەرشە ئەنجام بدەن بەڵێ ببرافەن پرسیارگە دووبارەکەیتەوە تێنەگەشت دەرەوەم کردە گەر بینەران حەز بکەن لە لای ئێوە کەمێک وەرچی ئەسسواری ئەنجام بدەن شوێنتان لەکوێیە فێرگەکەتان ناوی چییە؟ ئێمە فێرگەکەمان ناوی کوردستەی بڵاواتە خانی کورد کە زۆر بە ئەسپەکانمان ئەسپی کوردین شوێنەکەمان لەسەر ڕێگەی گڵە زەردەیە خاوەنی پەڕی تایبەتی خۆمانین لە تیکتۆک و ئینستاگرام کە بە ناوی کوردستەی بڵە هەر بە ڕێزێک حەزی لە ئەسب سواری هەبوو ئێمە لێرە زۆر بە خۆشحاڵیەوە زۆرمان پێخۆشە کە گەنجان ئەم چەند ساڵی کۆتایی کە زۆر وکۆڵی گرنگی ئەدەن بە وەرزشی ئەسب سواری ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە کە پێمان خۆش ئەم وەرزشە بەرەو پێش بچێ و کۆمەڵ کەسانێکی زۆر کە بێنە ناو بازنی ئەسب سواریەوە ئێمە بە هەموو شێوازی هاوکاریان نەبین لە خزمەتیان هاوین وڵام من حتمما ئینشەڵڵا لە دەرفەتێکا دێم بۆ لاتان خۆشحاڵە بین لە خزمەتان هاوین ئینشاءڵڵا مناڵیش دەتوانێت فێر بێ بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێ یان زیاترەوە تا گەنجەکان ڕوو دەکەنە ئێوە ئەو کەسانی کێنەوە چۆن ڕێنماییانەکەن کەمێک باز لەو بابەتەش بکەیت سەرتا و کەسانی کە دێن بۆ ئەسب سواری ئەوەی کە گرنگە پۆشینی کڵاوی سەلامەتیە چکە بەڕاستی وەکوڵی گرنگترین ئەندامی مرۆڤ سەرەتی ئەگەر خوانە خواست بکرێتە خوارەوە یاخود ئەسپەکە بە شێوازێک خەلەلێکی تابێ یا خوشێ بکەوێتە خوارەوە پێویستە کڵای سەلامەتی لەسەرابێ یاخود پوت کە گرنگە بۆ ئەسب سوار پێویستە پوتی لە پێ بێت سپاس بەخوای ئەسپەکانمان هەمویان ڕاهێنراون دوورن لەوەی کە سوار بخەنە خوارەوە بەڵام ئەمە زۆر جار هەندێک فێرخوازمان هەیە کە خۆیان زەختیان داوەزێت چکە چنە سەر ئەسب تۆزێ بەرزە بۆیە هەندێکیان لەسەر بەرزی
وەکوڵێ زەختیاندا بەزێ بێتاقەتە بن زۆر جار فێرخوازمان هەبوو گیراوەتەوە بەسەر ئەسپەکەوە بۆیە پێویستەکە جلوبەرگ و کەلوپەلی تایبەتی ئەسپسواری لەبەرکەن و کاتێک کە دێن دڵنیا بن لەوەی من ئەو زمانیان پێڵم لی مەترسن لە ئەسب چکە ئاژەڵێکی زۆر زۆر وەکوڵێ شیرینە ئاژەڵێکی زۆر زۆر بەزووی لەگەڵ مرۆڤ ئولفەت و مەحەبەت پێیاکات. لە کۆتاییم پرسیارم بکەم کاگوڕا لە چه کاتێکدا تووڕە ئەبێت ئەو کەسە ئەخاتە خوارەوە کە بەسەر شانیەتی چۆن چۆنیەوە؟ وڵاهی سەرەتا ئەرزم کردن وتم تەبعی ئەسپەکان ئەسپیوامان هەیە بە هیچ شتێک تووڕە نابێ ئەسپیواشمان هەیە زۆر بەزووی بە بەسیترین شت تووڕا بێ ئەسپیوامان هەیە بۆ نمونە لێدان قبول ناکە هەندێک سوارمانێ سوارە بەڕێزەکان زۆر جار پیان خۆشە لە ئەسپەکان بن بۆی زیاتر بە گڕوتین بڕۆن بۆی تاوی زیاتر بن هەندێک جار قامچی و زنجیر و ئەو شتانە بەکاردێن هەندێک ئەسپەی لێدان قبول ناکە هەندێک ئەسپ هەیە بە زۆری ئەسپەکان بەچی بێزارە بن کاتێک کە خواردن ئەخرێتە بەردەمیان یاری بە خواردنەکەیان بکرێت خواردنەکەیان بۆی دانیت و لای بی لەژێر دەستی یانی وەک چۆن بڵێ وەکو شتێک سوکایەتی قبول ناکە پێی ناخۆشە کە تۆ سوکایەتیەوەی پێ بکەیت بە زۆری زۆربەی ئەسپەکان لە کاتی خواردن بۆ تێکردن و یاری پێکردن بە خواردنەکەیان تووڕابن. دەستخۆش بێخوا کاک بڕواگەر لە کۆتاییە شتێکما بێ ئێمە سپاس دەکەین بۆ دەرفەتە. سپاس بۆ ئێوە ئەو دەرفەتە جوانی کە پێتان بەخشیم لە کۆتایی ئاڵێم وەرشی ئەسپ سواری جگە لەوەی کە وەرزشێکە گرنگی هەیە بۆ لاشە و دەرونی مرۆڤ بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەم وەرشەی کردووە فەرموویەتی علموا ئەولادەکم السباحة والرماية والفروسية منداڵەکانتان فێری ئەسپ سواری و مەلەوانی و نیشانەشکاندن بکەن و ئەسپ سواری بێگومانیشێکە لەو ڕێزانی کە جگە لەوەی گرنگە بۆ لایانی دەرونی و لاشەی مرۆڤ وەکوڵێ بەجێهێنانی فەرمایشتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم جا بۆیە هەر کەسێ ئەگەر بۆ یەک جاریش بێت بابێت سنەتی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم زیندوو بکاتەوە. سلام دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین کاک بڕوا و بەکر ماندوومان کردی زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێ و بەخشی.